وشارکەریم داواکارم لە هەموو لایەک تکاتان لێ یەکەم کە پابند بن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی گیانی خۆتان و خۆشەویستانتان تکایە لە ماڵەوە بمێننەوە. زۆر سپاس بۆ پزیشکان و پەرستاران، هەروەها سپاس بۆ هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و تەواوی هێزە ئەمنیەکان و پۆلیسی هاتوچۆ کە لە هێڵی پێشەوەدان بۆ بەرگری لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان. هیوادارم هەموو لایەک لە ماڵەوە بمێننەوە و بە هیوای ساخلامی بۆ تەواوی هاوڵاتیان و کوردستانیانی خۆشەویست. من هونەرمەند دەوڵ نەوزاد لە شاری سلێمانی پاڵپشتی خۆم دەرەخەم بۆ برا پێشمەرگەکانم، بۆ هێزی ئاسایش، بۆ کەرتی تەندروستی بە تایبەتی دەستخۆشیەکی تایبەتیان لێکەم. زۆر ماندوون ئەوان هەمیشە لە پارێزگاری ئێمە. داواکارم لە بەڕێستان لە هەر کەسێک کە ئەم ڤیدۆیە ئەبینێ پابەند بێ بە ڕێنماییەکان. هیوادارم هەمووتان لە ساغ و تەندروست بن، بەمانەوەمان لە ماڵە وڵاتەکەشمانە پارێزین. کوردستانیانی خۆشەویست، بە پێویستی دەزانین لە قەرەنتینەوە دوو داواکاری ئاراستەی بەڕێستان بکەین. داواکاری یەکەممان هیوادارین هەر هەمووتان وەک بیلەی چاوتان پارێزگاری بکەن لە ڕێنماییە تەندروستیەکان، چونکە لە ئەگەری گرفتاربوونی هەر کەسێک سەرەتا دەبێت بە زەرەر و زیان بۆ خۆی و خانەوادەی و دوایش بۆ هەموو مرۆڤایەتی. و داوایەکی زۆر برایانە لەو خوێندکار و قوتابیانە ئەکەن کە بە ڕێگا قاچاقگەڕاونەتەوە تا ئێستا خۆیان قەرەنتین نەکردووە، بە زووترین کات پەیوەندی بە قەرەنتینەکانەوە بکەن و زۆر بەسەر بەرزانە ئەم 14 ڕۆژە بەڕێ بکەن و دواتریش ئەتوانن بگەڕێنەوە بۆ ناو ماڵ و منداڵیان و هەم تەندروستی خۆیان و هەم تەندروستی دەوروبەریشان دەپارێزن و هەم سوودمەند دەبن لە دنیا و دوا ڕۆژدا. نیاز بالەشی خوێندکاری ماستەر لە تارە.